لە پێنجێنەوە سڵاوتان لێبێت ئەم جاریان هاتوومەتە پێنجێن بۆ ئەوی ڕای چین و توێژەکانی ئەم شارە جوانە وەرگرم و لەگەڵیانە گفتوگۆ بکەین و بزانین تەبیعەت و ژیان لەم شارەدا چۆن بەڕێ دەکەن لەگەڵمان بن. کاک محەممەدگیان سەلام عەلەیکم. عەلەیکم سەلام ورحمة الله وبركاته. بخێر بێ چاوەکان. ئەی جەوی پێنجوێن چۆنە؟ لە بارێکی و سارد و سەرمایە لە بواری وەڵاهی خۆ ماشەڵڵا جەوتان زۆرە سەرماکە بڵێ ماشەڵڵا سەرماکە هەیە بارانەکە هەیە لە ڕووی گەشتیاریەوە بڵێ گەشتیارەکانتان هەیە ئەمەی بەڕێزە لە ڕاستە بەڵام لە ڕووی سەردانکردنی گەشتیارانەوە چۆنە؟ بەنسبەتی پێنجوێنی ئێمەوە دیارە پێنجوێن شوێنێکی بڵێنێ جەوێکی خۆشیە و شوێنێکی سەوزەڵانی و کوێستانە. منتیقی ئێمە بە تایبەت بڵێن خەڵکی خوارەوەکو جنوب و سلێمانی و باقی شوێنەکان تر بەگشتی لە فەسڵەکانی بە تایبەت بەهارە خەڵک زۆر سەردارمانەکە وەکو دانیشتوانی پێنجوێن. ئێمە خەڵکی پێنجوێن هەموو کات و ساتە لە خزمەتی هەموو دۆست و خۆشەویستە بوو ئەو کەسانە بن کە تەشریفیانێناوە بۆ شارەکەمان و بۆ سەردانمان و لە کاتەکانی تر شا بە تایبەت لە کاتی زستانە کاتی سارد و سەرما و بەفر هەر خەڵک بە هەمان شێوە نوێنداری خەڵکەکەین و خەڵکێتە شارەکەمان. دیمەنی شاری پێنجوێن دیمەنێکی جوانە. دیمەنێکی لە ڕوانگەی بڵێن هەم سەوزایی و هەم لە بواری بەفر و سارد و سەرماوە دیمەنێکی جوان و سروشتێکی جوانی هەیە. خەڵک زۆر سەردانمانەکە. ئەمە یەکێکە لە هۆکارەکان جوانیەکەی پێنجێنەوەی کردووە کە گەشتیارێکی زۆر ڕووی تێبکات؟ بەڵێ بەڵێ. باشە. ئەی بۆ شتێکی کەش نەڵێن با بڵێن نرخی کاڵا و پێداویستەکان لێرە بە باشتر دەرسەکەوێت و ئەو پێداویستیانش کە فراهەم دەکرێن پێداویستێکی وەک دەڵێن ئەسڵین. ئێمە وەکو دوکاندارەکانی پێنجوێنش کە ئێمە وەکو خەڵکی کاسب دیارشتی زۆرتیایە. ئەم جارە ئێمە بە حکمێکە لەگەڵ سنوورمان لەگەڵ ئێرانە دراوسێ یەکین شت زۆرێتێ ئەم دیوە بە تایبەت ئێمە و کاڵانە و شتانێک کە لە ئێرانوێتە لا ئێمە خەڵکێکی زۆر لە گەشتیاری لە پێویستی خواردن لە پێویستی جلوبەرگیشکێتە لا ئێمە خەڵک زۆر بڵین لێرە معاملەشتی هەیە. بەنسبەتی گەشتیارانیشەوە خەڵکێتی حەزەکە کابرای وێرە مەسەلەن حەزەکە شتێک ڕێوی باتەوە. الحەمدوللا بڵێن وەکو باشە سوپاس بۆ خوای گەورە شتیشی تایە. ینی عام لە شتێک گشتیە هەموو شتێکی تایە لە خواردەمەنی پێویستە. شەوی زستان شەوێکی دوور و درێژە پێنجوێنەکان ئەم شەوە چۆن بەڕێ دەکەن؟ وەڵاهی ئێمە ئێستا لەگەڵ ڕێز و حرمەتمان ناشکری بخوانە بێ تۆزێ خۆشی و محیبەت و دۆستایەتی خەڵک کاڵوەدۆی نەبڵێن لە ناو ئێمە وەکو دانیشتوانی پێنجوێن ئامەشە و ڕفتێک و علاقاتێکی خۆش هەیە. دانیشتنی ئێمە لە ناو ئێمە باوەکو یادی شەوانەکان ڕێژێکی خەڵکەکان بین گەنجەکانمان دۆمینە ئەکەن پاشاوەزیری ئەکرێت گۆرەوی بازی ئەکرێت زۆر جار دانیشتن و نوکتە و قسەی خۆش دەکرێت. کۆمەڵە دۆستی خۆشەویستمانەیە کۆمەڵە خەڵکیشمانەیە کە سەوتیان خۆشەوەکو گۆرانی بە شمشاڵ و کۆمەڵە گەنجیشمانەیە لە شمشاڵە زۆر شارەزانتیایە شەوەکان بەم شێوە بەڕێ ئەکرێت. شاعر و ئەدەب و هونەر و ئەمانش بێبەش نەبووە لەم شارە؟ نەخێر نەوەڵا پێنجوێن خۆی کۆمەڵە شاعری تایە کۆمەڵە خەڵکی خۆتان ئاسایی خەڵکی بەڕێزی تایە. ئەم گەنجانی ئێمە دیارە ئێستاکانەی خەڵک تۆزێ لانی سلبی و لانی ئەوەی کە بڵین خەڵک بەگشتی عام تۆزێ بێتاقەتە بە مۆسعەوە خۆشنی ئینا بڵین پێنجوێن تاکە شوێنە لەو شوێنانی کە بڵێن بواری کۆمەڵایەتەکەی زۆر تۆکمەیە ناویەکە هەنگاو بە هەنگاویش بەرەو باشتر ئەڕوا لا ئێمە و وەکەوەی کاڵن خەڵکێکی عەشایە کردواتنی خۆمان لەناو ئێمەیە محیبەتێک و خۆشەویستی و برایەتێکی زۆری تایە. ئەم شارە ئێمە تا ئەسێش وەکو ڕێز و حرمەتم بۆ هەموو شارەکانی تر و قەزاکانی تر وتێلمان نییە هەر گەشتیارە ڕووکاتە هەر ماڵی خۆیەتی. ئەمە من لەگەڵ چەند برادێکی کەدا لێرە قسەم کرد زۆر تەکی لەسەرەوە دەکەنەوە کە ئوتێلتان نییە نەبوونی ئوتێل لە خانەدانی ئەو شوێنە دەردەخات. ئێوە دەتانەوە بڵێن هەر کەسێک بێتە ئەم شارەوە کە هاتە شارەکەەوە کەواتە هاتوۆتە ماڵی ئێمەوە. بەڵێ ئێمە پێشمان خۆشە خەڵک خۆی بێ بیبینێ با بەدەمی خۆمان وەسفی خۆمان نەکەین. ئێمە هەمومان دانیشتوانی پێنجوێن دەرگای کراوەیە حەق کەسێک بێ ماڵی خۆیەتی ئێمە خۆمان بە خاوەنمان نازانین لە ئاستی هەموو گەشتیاران و هەموو هەر کەسێک بێت هەر کاکێک بێت برە عەرەبەکانمان بێ کورد بێ هەر کەسێک بێ ئێمە ماڵمان نێو دەرگامان کراوەیە
پێشمان خۆشە بیبینن خۆتان بیبینن پێش ئەوەی منە مۆسف و تعریفە بکەم من بینیومە طبعا. سپاس بۆ هاوڵاتیان و سەردانکەران تا چەند لەم وەرزەیە ڕوو لە پێنجێن دەکەن. ئارەوەڵا الحەمدوللا خزمەتگوزار هەمووان لە سلێمانی و یەن سەردانمان ئێوە خۆتان لێرن وانە بۆ خۆشمان سەردان هەیە لە ناومانە بەڵێ لێرە هەر لێرە ژین مەبەست لە پێنجێنە ژین بەڵێ ئەی چۆن پێشوازیکردن و سەردانکردن چۆن دەبینن یانی ئەوم پێ بڵێن. وەڵا الحەمدوللا پەیوەندیەکی پتەوی هاوڵاتیان زۆر لە ئێوە ڕازین دەڵێن پێنجێنیەکان کەین زۆر بە ڕێزەوە تەعاملمان لەگەڵا دەکەن ئەمە گرنگە کە هاوڵاتی ڕوو لە شوێنێکی گەشتیاری دەکات بە ڕێز و حورمەتەوە بەڕێ بکەیت. الحەمدوللا بەڵێ هەرەوەڵا ئەوەی کێتام شارەوە بڕاوکە کاڕاتەوە دەستخۆشی هەیە بۆمان. ئەی جەنابە چی دەیت؟ وەڵام کێشەکەی خێراتنتان دەکەم هەر خەڵکی پێنجێن لە قەدیمەوە خەڵکێکی میوان دۆست بوون نەک بڵێن ئێمە ئەم جیلێک بەڵام قەدیمەکانی زوو هەچ کەسێ ڕووی بێتە ئەم شارە بە تایبەتی پیاوە بە تەمەنەکان ئەستا بەداخەوە زۆر کەمیان ماون لە ژیانە ئێمەش لەخوا بە زیابێ وەکو وەچەی ئەوان وەکو نەوەکانی ئەوان جێگریەوانمان گرتۆتەوە ئەوانەی کە بۆ گەشت و گوزاریش بێنە ئەم شارە خەڵکی ئەم شارە بە تایبەتی گەنجەکانی ڕێزیان لێگرن بەتانەوتە شەرۆ لەگەڵیان نابن شوێنەگە شارەکانیان پیشانێن حەزەکە لەگەڵیان بمێنەوە تێگەیت ئەگەر ئەم شارەی ئێمە تا ئێستا ئوتێلی تیانە ئوتێلێکی تایە لەویا زۆر بچووکە بە کەڵک نایە خەڵکی ئەم شارە ئەگەر کەسێکی غەریبەش بێتە ئێرە ئەتوانن لەگەڵ تەحاملکەواتە دەتانەوە بڵێن ئێوە هاوڵاتیانەی کەڕوو لە پێنجێن دەکەن هەر یەکەوە لە ماڵەکانی خۆتانەوە پێشوازی لەو هاوڵاتیانە دەکەن بێنە ئێرە بەڵە بەڵێ مار حەزەکەی میوان دۆست بوو ناڵم لە قەدیمەوە ئەم شتە لە ناو ئێمە هەبووە هەبوونی هەبووی ئێستا نییە هی چۆن ئەڵێ ئاوێکی کۆنەکە ڕژاوە بۆ ئێمەش تێگەیت ئارەوەڵام ئەی پەروەردە کەواتە گرنگە وەکو بەڕێستان دەڵێن لە باو با پیرانەوە ئەی پێنجێنەکان وا پەروەردەکراون کە هەر کەسێک هەر هاوڵاتیەک هەر گەشتیارێک ڕووی لەم شوێنە کرد بە ڕێز و حرمەتەوە بەڵێ بڵێ وڵا ئەرەوەڵا پەروەردەش تەسیری کردوتە سەرمان تەبعان ئەگەر کەسێک لە خۆی گەورەتر باوکی بێ یاوەکو دایکی بێ یاوەکو کەسێکی بێ مامۆساکانی بێت لە مەکتەبە ئەگەر تربێتێکی جوانی نەکە ناتوانێت ئەمە بەرقەرار بکات لەم قەزای ئێمە تێگەیت ئەی زستانەکەتان چۆن وڵای زستانەکەمان ئەلحەمدولیلا لەخوا بەزیابێ هەتا ئێستا باش بووە بارانێکی باش باریوە لەم شارەی ئێمە لە پار ساڵ باشتر باریوە بۆ ئێمە شکر بەڵام ئەڵێ نەوت گرانە وڵای نەوت هەر لە لای ئێمە گرانیە عام لە هەموو شوێنەکانی کوردستان گرانە باشە بەس نەوت دابشکردن هەیە ئێستا باشتر بەڵێ نەوت هاو لە قەساکە ئێمە دابش کرا بە 104 دینار بەڵام بەرمیلێ نەوت بۆ قەزایەکی وەکو پێنجێن کیفایەت نییە ئێمە قەزاکەمان زۆر ساردە زۆر زۆر ئێستا بەفر نەباریوە قەنەعەت کە بەفر ببارێت سەرما بۆ ژێ پلەی سفر دادەبەزێ کەس لێرە ناتوانێت ئیدارە بکە بە بەرمیلێنەوت ئێمە گیانێکمان بۆ کارەبایە کە حکومت بۆی دابینکردن کارەباکەمان 24 ساعتیە تۆزێ ئەوە قەرەبووی گەرمی بۆ ئێمە گەڕاندۆتەوە گینا ئەگەر ئەوە نەبێ کارەبانە بێ و بەرمیلێنەوت خەڵک ڕۆکاتە ئەو دارەگانە بڕێ ئێستاکەواتە ئەوە بەدیلی ئەوەیە کە کارەباکە 24 کاتژمێری بێت ئەبێتە بەدیلی ئەوەی کە هاوڵاتیان دەست بۆ دار و درەخت و ئەوە ئارەوەڵا ئام گەرمکەرەوەمان ئێمە هیتەرە زاید بەرمیلێنەوت هیچ ئیسفادەی نییە بۆ خەڵکەکە چونکە لەوانەیە لە 15 شەوا کابرا بیسووتێنێ ئەسە من بۆ نمونە ماڵەکەم هیتەرێ دوانسییان دابگسێنم مناڵم هەیە تەلەبەیە خوێنکارە لە بۆلی پێنجە پێویستی بە گەرمکردنەوە هەیە بێ بۆ ئەویش دابین بکەم تێگەی چەند هۆ دەمانەیە بێ گەرمی بکەیت من کوڕم هەیە کچمەیە خەڵک ئەو خەڵکەی تری ژەر ئاوایە تێگەی ئەبێ شوێنەکان گەرم بێ بۆی بتوانێت سەعیدیا بکە و ئەنجامی هەبێ لە قوتابخانە تێگەی سەخۆمە زارانی زوو نییە کابرا دوو هۆدەی بوو یا حیوانێکی بوو دووەدەوەیوانە زۆپایەکی دانا بۆ عام بۆ گشتیان ئێستا ئەوە نەماوە کەلتورەکەش گۆڕاوە عشقەکەی جاران بێ بەوە بە وەرزی بەهار و باران دەیوەرە بە یادی عشقەکەی جاران بێ بەوە بە وەرزی
سقاي بەدەم چاخواردنەوە سڵاو لێ سڵاوی خوای لێبێت وەزع چۆنە چاوەکەم الحەمدلله چاکەی خۆشە بەسەرماکە خۆ بەزیاد خۆش خراپ نییە تایبەتی ئەگەر لە سلێمانی و خوارەوە هاتبی خۆشترە چای ئێرە بەناوبانگ تۆ حەزت لە چه جوارە چای تەفت تفت بەڵێ هێرە تۆزە تفتە تەفتۆزی بەڵێ ئەو تۆزەش بۆ باسار نەبێتەوە جا چای ئێرە تەبیعەتێکی هەیە زۆر جار ئەڵێن بە شەکری کوڵەوە ئەیخۆ نەمێژ بێ ساحەت چاکەوە خۆی بە شەکری کوڵۆ زۆر لە زەدی زیادرە تا شیری من وەکو خۆما لە زەدی لێبینم بە تایبەتی لەم شوێنەیە دانی بەڵێ شعبی تۆ لەبەرەوەی ئیتەم شوێنانەوە کە جێ بووە سەرما و گەرما و شتەکەی چۆنە ئەمڕۆ تۆزە جەو باش ئەمڕۆ خۆشە ماشەڵڵاڵی بەهارە ئەڵی بەهارانە بەس بەیانەکەی بەڕاستی سارد سال بوو بەڕاست بەڵێ ئەی بۆ گەشتیار گرنگە ینی جەوێک جەو گۆڕین و ئێستا مەوزوعی مەسە سلێمانی و بەولاترۆ تۆزێ هەوایەکی ساردی وشکی هەیە بەس ئێرە هەوایەکی خۆشتری هەیە هەنە جار پێویستەکە ئینسان جەوێ بگۆڕێ گۆرە بۆ کەبابەکەی بۆ چاکەی بۆ ئاو هەواکەی ئێرە ئەوانە خۆش جا زۆری و هاوڵاتیانی ڕوو لە ئێرەش دەکەن بەدەل لە گەشتکردن و جەو گۆڕینەکە هەوڵەیەن پێداویستەکانی خۆشان فەراهم طبعا طبعا بەتاکید لێرە کۆمەڵشتی لێە هەرزانە گۆشتە مەسەل لەم چەند ڕۆژەی پێشوە قارچکی لێ بوو شتێ زۆر بەلەزە ئەمڕۆ قاچکە دەست نەکەوت ئەمڕۆ دەستم ناگەونەوە جا هەندێک ڕفیقمە لە سۆرانەوە هاتووە برادرمان لەگەڵ ما بۆ ئەو پیاوە عینەشتە لە سۆرانەوە هاتووە لەگەڵمان ئێوەش بەخێر بن زۆر سپاس چۆنە جەوی پێنجوێن چۆنە بەلاتان زۆر خۆشە خۆشەواکی خۆشە ژیگەیەکی خاوێنی جوانی هەیە دیمەنێکی ڕفێنی هەیە زۆر زۆر خۆشە سۆرانیش لایەوە خۆشە من خۆم هاتوومە خۆشە منتیقی بڵێن ئاجمەرە و باڵەکاتی وانە شوێنی زۆر خۆشی هەیە منتیقی برا دۆست بە تایبەتی من هاتوومەتە پرژە و باڵەکایەتی ئەوانە شوێنی گەلێک دڵڕفێنە واقعاً جەوی با بڵێن جیاوازی جەوەکان چۆن چۆنی تقریبا لێک نزیکن لێک نزیکە کە شێواکە لێک نزیکە هەم منتیقی ئاجمەران هەم منتیقی پێنجوێن لێک نزیکە بازام هەستەکەم بێرێک تۆزێ سارترا بەفرباری بوو دوێنێ پێرە لەوێ لێرە نەباری بوو لێرە نەبارینە لێرە نەباریەوە بەس جەوێکی خۆشە ژینگێکی خۆش و جوان و دڵڕفێنە و خاوێن و زۆر تا چەند گرنگە هاوڵاتیانی شار و شارۆچکەکان سەردانی شوێنەکانی دیکە بکەن بۆ نمونە هاوشێوەی جەنابتان لێوە هاتوون بۆ ئێرە و هاوڵاتیانی سلێمانی و ئەم شوێنش سەردانی باڵەکایەتی بۆ نمە بێخاڵ و جوندیان ئەو شوێنان چۆنە خۆی دەرونیان زۆر زۆر باشە ینی دەرونیان خەڵک هەر لە شوێنی خۆ نێمێنێتەوە سەردانی دەوروبەری بکە بگەڕێ بە شارەکانی دیکە شوێنەکان بگەڕێت هەر لێک شوێن نەخولێتەوە دەڵێن لێرە شتە دانستەکانێ دەسەکەی ئەو بێداویستانی کە پێویستە یانی شتە ئەسڵیەکان باشە شتی کوردەواری بۆ ئێوە ئەمڕۆم شانە فراهم بوون ینی شتی کوردەواری مەبەسی لە قارچکە کورە دوینێ واقعاً ئەو شانە زۆر چی جوانن زۆر شتی خۆش و جوانن ئەم شانە خۆی هاتمێرەنا ئەمە لای مەشەیە خۆدواری نییە دەرێ بەس ئەوە ئەسڵیە هەر خۆش لە شوێنانی شتی جواب بکڕی ینی بڵێ وڵا لە پێنجوێن کڕیمەوە یان لە بەدەستی بەتاڵ نەچیتەوە خۆشەوانە هەم بەنسبەت ینی توزارەتیش ینی شارەکە بازرگانی شارەکە خۆش بێت و ئابووری شارەکە خۆش بێت و زیاتر گەشەی کاتوە گەر خەڵک کاسوێ بکات سەردان بکات ئەوە چەندشی باشە زۆر ینی نەکە ینی شارەکان ناوخۆی بچەکەێت و میوان نێت ناوێ چەند میوان سەردانی بکات ئابووریکەی بەرەو پێشەر بەتەئکید هاوڵاتیەکانی چۆن لەگەڵتانە چۆن هاوڵاتیەکان چۆن پێشوازیتان لێ دەکەن گەلێک باشە باشن زۆر زۆر خەڵکیش باشە ئێمە خەڵکی ئێرەمان پێ لە خۆمان باشترا واقعاً ینی خەڵکێکی بەڕێزە خەڵکێکی با تەکلیفە خەڵکێکی میوان دۆستە خۆی لای ئێمەش منتیقی باڵەکاتی لەوان گاتۆ سەردان کردوێ خەڵکێکی گەلێک میوان دۆستە بەناوبانگە بەس هاوشێوە پێنجوێنیش وایە پێنجوێنیش واقعاً ینی خەڵکێکی میوان دۆستە باوەڕ بکەی ینی تەکلیف لێکەن ئەڵێن ناوی بگەڕ بڕۆی باشە لێرەش بە شێوەیە وانە لێرە من خۆی خۆش نییە خەڵکی شوێنەکە وەستی شوێنەکە بکات بەڵام خەڵکی خۆشە باشە تەبیعەتی خەڵکە لێرە ئەگەر هەڵەنە بم ئوتێلیشی وا زەمدانەیە دوانی ئەگەر لێبێت چکە ما باقیەوەی میوان دۆست و ئەحباب و خەڵک ڕۆکاتەم شارە کەسێک بێ ئالیوە جەنابەت کەسێک ئەدبینێت کە بزانێ غەریبی بێ ئەم لەولا بزانێت چیت فەرموود لێگا بۆ ماڵەکەی خۆی ئەمە دەلالت لە خانەدانی خەڵکانی ئەم شوێنە پێنجوێنی هەر بەناوپانگن بۆ خانەدانی و بۆ میوانداری و
بۆ دۆستایەتی. ئێستا جەناب پێنجوێنەیەکی گرتووە و حەقی هیچ شتێکی نییە. هەم خزمە هەم دۆستە هەم برایە ئەو پێنجێنیا بەڵێ ئەویش دێت بۆ منتیقەیمە باڵەکاتی واناگەڕین سەردانە کات ینی دووتەڕەفەیە یەکتەرەفە نییە. ئێستا من مەبەستمە ئەمە بزانم لە نێوان چین و توێژەکان و هاوڵاتیانی کوردستاندا ئەم ڕەفاقەت و پەیوەندیانە گرنگە کە هەبێت. واقعان زۆر گرنگە واقعان زۆر گرنگە دۆسایەتی و قسماتی گەشا کات ینی سەردان کردوش وە گەشەیە کات و تێکەڵێ ینی برێن پەیوەندی کۆمەڵایەتی زیاتی گەشەیە کات زۆر پێویستە لە هەموو شوێنی دۆست هەبێت خزمەت هەبێت ناسیاوت هەبێت. باشە دەمەوێت ئەوە بزانم لێک چاکەت بخۆ بۆ تۆ بەکڵەوەی خۆم خۆی من ئەمڕۆ چای زۆرم خوارد ینی سپاس دەکەم بەڕێزی وەکو جەنابتان ئەڵێن چای پێنجوێن چایەکی تایبەتە وانە قەزیە تەبیعەتەکەی بێ جەوە ساردەکەی بێ ها بۆ گەرمکردنەوە جار جەوەکەی عافێتە دەوێت کارەبازی مساوەر عافێتی بێ عافێتە بێت مەوزوعی چای پێنجوێن بە حکمی ئاوهەواکەی لەزەتێکی خۆشتری هەیە لەزەتێکی زیاتری هەیە ئەمجا ئەوە ئەجگەلەوە بە حکمی کۆمەڵی مەزە مەوزوعی عەشایری و ئەمانە شاخواردن لە پێنجوێنە بەناوبان خۆی مەسەلە گەرمکردنەوەکەی کەسەکەنیە بە تایبەتی ئێستا گە سەرنج بن لە کاتی سەرمایە هەمیشە ئەوەیە چاڵێ چاگە خۆم بۆی گەرمم بێت وایە جا من زۆر جار بە دوواداشوێنم کردووە کە چەندین جۆر چا هەیە ئەها سوودەکانی چا و چا خواردنەوە و با بڵێن چۆنیەتی چا خواردنەوە لەلایەن هاوڵاتیانە بۆ نمونە ئەسڵ جەناب چای کاڵە خۆی هەیە شیرینەخوا هەیە کەم ڕەنگەخوا هەیە خەستەخوا بۆ نمونە ئەمانەش یەکێکن لە تەڵەباتەکانی چا بەتاژی دیسامنەوە حەزم لێ ئۆستاد چایەکی تاڵم بۆ بێن حەزم لێ هەز دەکەم مۆزۆ ئەی چاگە تەواو چاگە من حەزەکەم بە شەکری کڵۆ بیۆ هەر لە دەرەوە یا لە ماڵی هەمیشە مەگەم مەجبور بم بە شەکری خۆی لە مەسەلەی چا خواردنەوە بەشێکی دیکەش ئوستاز ئێستا ئەی شێلم و هەندێشێ واقعان لایمەشەوێ فاستەکەشی وایە بۆی دایم لە فەستی ساردا شێلمە و پاقڵە و چایوانە تایمێکی تایبەتی هەیە لەگەڵ جیاوازە لەگەڵ فەسەکان دیکە یا کە لە ماڵات بوونی هەبێت لە خۆیەوە بۆن و بەرانگەیەک و تایبەتمەندێکی بۆ وەختی بارانە بارێت و شێلمە لەسەر زۆبادانەی بە ئیستراحەت بۆ خۆی بڵێ زۆر جەوی جا شەوی شەوانی زستان شەوانێکی دوور و درێژن وانە ئەگەر بە چا خواردن و گوێز و هەندێشتی ئەوە هەیە شەو چەرەوانە خراپە بۆ شەو بەخوا خراپە چۆن ئەگەر هەورامی بی کاگە چۆن بێ گوێزەکرێت باشە بە شەومەی خۆ بە ڕۆژ بیخۆ تۆ بێ مەتەی هەورامی توات ئەمریکا جۆز نەخۆی نا بیخۆ بەس بە ئەوەنە بە ڕۆژ بە شەونە ڕاستە ئێمە قسەکەمان لەسەر شەوچەرەکەیە بۆ بوونەوەکەیە ئێستش ئەوە ماوە لە باڵکایەتی لایەوە لە منتیقی باڵەکاتی ماوە بەڵێ ئەو کەلتورە هەر ماوە ئەو کەلتورە کۆن نابێ تا چەند هەوڵی زیندووکردنەوەی ئەو کلتورە دەدەی ماوەی گویانی کەمێک بەرەو پاس و بەسەستە خەڵکەکە هەمان ڕتمی جاران هەمان ڕتمی قەدیم ساڵەکانی پێش و کەلتوری خوانزنی کردوێتەوە دانیشتن و شەوچەلە و بڵێن هەموو چەند هەیە من خۆشحاڵم سەزان بکەین مەجلیسی باڵەکاتی گەلێ خۆشە من بڕوا بکەی لێ تێل نابی چوومەتە باڵەکاتی و شوێنانە بەڕاستی ئەی کوردستانیان ئەویان باشە لە هەر شوێنێک بیر بە ماڵی خۆتی دەزانی هەمویان میوان دۆستن هاوشێوەی منتیقی پێنجوێنوانە باڵەکاتی زۆر میوان دۆست هەر ناوێکی هەیە ناوێکی یانی ناوێکی قەدەر نەبێت ئیشەڵای ئەمەشەم بەرنامە هەوڵ دەدەین بەرنامەیەکی لە باڵەکایەتی سەربەرز بن بەخێر ئەی بمکە بۆ خاتر کە ژاڵجیان ئەی دەچەی هایار وشێت ساڕەیەک مەیلێ بێ کە ژاڵجیان من سەرانێم لاڕێت ئەی یەک تۆز مەیلێ بێ کە ژاڵجیان ئەی سەرانێم لاڕێت وەی غەریب ماڕۆ وەی غەریب جان ئەی بومباری ئێوانی ئەی غەریب ماڕۆ وەی غەریب جان ئەی بومباری هاتوومەتە پێنجوێن لە پێنجوێن چاومان بە هونەرمەندێک و گروپێکی شاخەوانی کەوت کە لەگەڵماندا دەبن کامیل بەخێر بێن بۆ پێنجوێن
زۆر سپاس منە بێ بە ئێوە بڵێم بەخێر بێن چکە من خۆم پێنجوێنیم و لەو گەڕێکی بەرکەوە لەدایک خۆت پێنجوێنیت بەڵێ بەڵێ و ئەمڕۆژ لەگەڵ ئەم گروپە جوانە بە ناوی گروپی شاخەوانی بێسنوور کە خات و سنوور هاوڕێمە سەرۆکی گروپەکەیە داوەتیان کردوم بە تەماین بڕۆین ئاوا بەرەو ئەو شاخانەی دەوروبەری سیاگوێز هەم وەرزشە هەم شاخەوانیە سروشتی جوانە بینین هەوای پاک هەڵەمژین گوێ لە دەنگی ڕووبار و مەلەکانی شەگری باز لە هونەر و شاخەوانیش دەکەم لەگەڵ بەڕێستا ئێستا هەوڵێم فرسەت لەو دیدارەی بەڕێستان وەرگرم سنوور خان بەخێر بێت زۆر سپاس بۆ بەڕێستا سنوور خان دەبینم هەمیشە شاخەوانەکان یاخودەوانی شاخەوانی دەکەن بە کەیفترن ینی هەوڵ دەدەن جۆش و خرۆشێک و کەیفێک بدەن بە گروپەکانیان ئەمە گرنگە بۆ ئەوانەی کە شاخەوانی دەکەن بەڵێ زۆر گرنگە لەبەر ئەوەی ئەگەروانە بێ ئەو ڕەحێتە دروست نەبێ ناتوانانی یعنی بەردەوامبی لەگەڵیانە ناتوانانی ئەو ڕێگە سەختانە ببڕی باشە گروپەکەی ئێوە لە چەند کەس پێکاتەوە ئەمڕۆ ینی بە چ مەبەستێک و بۆ چ شوێنێک سەردانی پێنجوێنتان گروپی شاخەوانی بێ سنوور تقریبا ئێمە 3 ساڵە دروست بووە من هیچ کاتێک یعنی وەکو بزنسێک بەکارم نێناوەکو هاوڕێتی بەکارمێناوەکو خێزانێک گەشتمان کردووە کە چەند وەختە ئێمە بەیەکەوە بووین کاکشەخ کامیلیش زۆربەی کات لەگەڵ ئێمەیە بووە و دایما یعنی لە 20 کەس 25 کەس ئەوەنە کاکشەخ کامیل ماشەڵڵا خۆی مانەوەی گەنجێتیەکەی یەکێک لە هۆکارەکانی ئەم وەرزشەیە وانە مەمنونم سپاسەکەم ئەوەڵام وەرزش زۆر زەرورە بە هەموو بەشەکانیەوە جا ئێمەش وەکو ئەکتەر هەموو ئەکتەرێک ئەبێ وەرزشوانیش بێت ئەگەر وەرزش نەکە خاوەنی جەستەیەکی ڕێکوپێک نابێت چ لەسەر ستێج چ لەسەر سێت چ لە دراما و فیلمەکانە لەبەرەوە کارێکی زۆر باشە وەرزشکردن هەموو تاکێکی کۆمەلگا پێویستە شان بەشانی ئەوەی چۆن ئەخوا و ئەخواتەوە وەرزشیش بکات باشە من لە چاوپێکەوتنێکی پار ساڵ بوو ئەگەر هەڵە نەبم پار بوو ئەی لەگەڵ بەڕێستا باسی ئەوەت کرد کە لە هەموو وەرزەکانە بە ئاوی سارد خۆتە شویت ئێستا ئێمە لە پێنجێنی ماشەڵا پێنجێنی ساردە وەڵایی من زۆر کەم هەست بە ساردیەکە یەکەم بەڕاستی ئەرەوەڵام من لەوەتەی شەشی سەرەتایم تەواو کردو ئیمانم بە ئاوی گەرم نەبووە بۆ هیچ شتێک ئیلا مەگەر ئاوی گەرم لە چای خواردبیا لە چێشتونانە بۆمانەوەی پێست و تەندروستێکی باش ئەگەر ئەبێ ڕابیت ئەبێ لە ئەوڵەوە ڕابیت نەکتۆ لە پڕدەست پێ بکەی ئەوە باش نییە ئەژنا پێست بە جوانی هێڵێتەوە جست و چالاک و گورج و گۆڵە بیت سوودی باشن لەگەڵ کاکشەخ کامیلا چی یادگاری شتێکی خۆشم بۆ باستە وڵایی یادگاری خۆشمانە لەبەری لە زۆربەی گەشتەکانە یادگاری خۆش ڕۆە جاری وا کەوتنێکە شتێکە ماشەڵڵا کاکشەخ کامیل خۆی پیاگە قسە خۆش نەماوە من دا شتێکم بیرە چوین بۆ شاخی پیرەمەگرون سەر لوتکەی پیرەمەگرون کە هاتی نەخوارەوە نزیکی دەی شەو بوو لە دەی شەوا بوو ئێمە لە پێشەوە ئەڕۆشتین تەمەەن قەت چقەڵی زۆر بوو چقەڵیش تۆزێ ئاوە بەقەی پشیلەیەک ئەبێ و نابێ ئیتر چقەڵ دەوریاون بۆ قورآانە بافرای خۆمانکەین بۆ قورآان چقەڵانە ئیشێکیان بە ئێمە هەیە وریانای ونیش بووین شەقمان تێ هەڵیان نەڕۆژن باتومان پێ و بە باتوم لێمەیان و دوورێکەوتنەوە زۆر کە ئاواشمانەکرد تاریک دەوروبەرمان چۆڵ جەماعەتشمان لێون بوو ئەوە تۆزێ ناخۆش و بەز یادگارێکی خۆش ئێستاڕینەوە خۆی ئەوە وەکو لە دەستپێکدا گوتم ئەم ڕۆحێتە گرنگە بۆ گەشتکردن ئەوانەی کە گەشتان لەگەڵا دەکەن پێوەرێک هەیە بۆ گەشتکردنەکە یا با بڵێن مەرجێک هەیە بەسەریانەوە بڵێ کە ئەم مەرجان و دەبێت تێدا بێ جاوکات دەتوانین لەگەڵمان مەرجەکان زیاتر بە یارمەتی سنوورخان ئەو زیاتر شارەزایەتیە ئەگەر ئیزدم بە لە مەسەلەی شاخەوانیە تەمەەن ژمارەیە عیلاقەی نییە هی وای هەیە تەمەنیشی زۆرە بەس جەستەی ساخ و سەلیمە یە لەگەڵمانە بۆ شاخەوانی بەڵام ئەوانەی کە کێشەیەکی دڵیان هەیە یا تۆزێ زەخت و شەکریا و ئەوانیان بەرزە تۆزێ زیاتر مڕاعاتیانەکەین ئەگەر بزانین ئەوانە لە گروپەکان ئەوانش ئیزن ناین بێدڵیان ناکەین گەشتەکەمان گەشتێکی ئاسانە بێ گوڵگەشتی پیاڵێن بەڵام کە ئەوانەمان لەگەڵان نەبوویتە گەشتی سەختەکەین و باشە سنوورخان هەر وەڵامی ئەوم بیتەوە هەنێ مەرج هەیە مەسەڵەن ئەوە وەکو کاکشەخ کامیل وتی تەمەەن ها ژمارەیە لە هەموو وەرزشەکە بەڵام گەشتمان هەیە سەختە کەسەکان دیاریەکەین ئەزانین ئێمە بڵێن گەشتمان لەگەڵ کردوون گەشتە دوو گەشتەکەین ئاستی کەسەکە دیاریەکەین ئەزانین ئیتر بۆ گەشتی داهاتوو کە قورس بێ ئایا ئەتوانەیان ناتوانێت ئەو کەسانە جیاکەینەوە بۆ گەشتە سەختەکان بۆ لووتکەکانی کە هەنێ ئەوەیە کە بواری فەنیە ناتوانانی هەموو کەسێک بەری ناتوانین هەموو تەمەنێک بەری
بۆ ئەوانە جیاوازی هەیە. ڕێژەی بۆ نمونە جار بۆ جار کە چن بۆ گەشت یا شاخەوانی کەسەکان جیاوازیان بەسەردادێ بۆ نمونە هەندێکیان هەن نایەنەوە یا هەندێکیان هەن فراوانتر دەبن کەسکەی هەنێ لەگەڵ خۆی ئەم شتە هەیە فراوانترە بێ مستحیلەوەی فێری شاخەوانی بێ ناتوانێت وازی لێ بێنە لانێ ساڵە دابڕێبە بۆ نێژیانەوە یان شتێکەوە بەڵام هەر دڵی لای وەرزشەکەی عنی وەکو هیچ وەرزشێکە نیە من خۆم جا لەم بوارە خۆم قانونم تەواو کردووە ئیشم نەکرد لەو بوارە دوای بووم بە ڕاهێنەری لەش جوانی لەسەر ئاستی هەرم لە بتوڵی هێزی لە شادووەم بووم ئەو کاتەوازم لەوەش نەهێناوە ئەمەشم هەڵبژاردووە عنی هەردووکیان تەواوکەری یەکترین ئێستا لای من لەبەرەوە وەرزش تۆ ئەگەر نەتوانی مەسەلەن ئێستا تۆ ناتوانانی هەموو ڕۆژە بچیتە هۆڵەکانی وەرزشەوە ئەتوانی هەفتەی جارەکەی تێرە هەم لە ڕووی ینی دەرونیان ئارامە بیتەوە هەم وەرزشێکە 4,000 کالۆریە ستوێنی کە بری هەفتەکەی تۆ ئەەکەیە کە مەجال لە نییە بێت ناو هۆڵە وەرزشەکانەوە. باشە کاک شەرکامیل بەڕێزت دەبینین یاری ئاسنیش دەکەیت وانە ئەم یاریە لەگەڵ شاخەوانەکەیان جیاوازە خۆم بڵێ وایە تەلەبەی ئەم بووم طبعا ئەو وەرزشێکی ئەویش هەر وەرزشە بەس جیاوازی لەگەڵ شاخەوانیە هەیە بەڵام سوودیشی هەیە بۆ شاخەوانی چۆن یاریەکمان هەیە مامۆستا سنوور زیاتر ئەزانێ کیلسیقانی پێڵێن یاری ئەژنۆیە ئەمە عەزەڵەکانی ئەژنۆ عەزەڵەکانی قاچ و ڕان بە قوتەکە بۆ سەرکەوتن بەسەر شاخە یا بۆ هاتنە خوارەوە بەسەر شاخە ئەبێت یعنی هەردوو یاریەکە پابندن بە یەکەوە تەواوکەری یەکترن سوودی هەیە هەردووشی بۆ یەکتری هیوام لە ساقیدانە هەر لێرە شەوە پێم بڵێ دوایین کاری هونەریتان یا پلان و پرۆژتان بۆ کاری هونەری وەڵاهی کاری هونەریم شانۆیەکمان بەڕێوەیە فیلمێکی سینەمایشمان هەر بەڕێوەیە لە بەرنامەی ڕێخستنیانین ئەگەر عمر باقی بە درامایەکی تەلەڤیزیۆنیش ئێمە ناوەستین لە ساغ بن هەمیشە خۆتان ئەبدێت دەکەنەوە خۆتان نوێ دەکەنەوە چی بکەین لە ساغ بن چی دەڵێیت؟ من لە کۆتایی ئەتوانم بڵێم شاخەوانی هەموو چین و تۆژەکان کۆکاتەوە یعنی جیا لەوە کەسی زۆر جوان و کەسی زۆر باشە ناسی یەکێک نەوانە نمونە کاکشەخ کامیلە ینی هەمانە لەگەڵمانە دکتۆرە نەرمەندی کەتان لەگەڵ بووە جگەل بڵێ مهندسە یعنی هەموو بوارەکان کۆکاتەوە بێ ئەوەی کەیتەوە ناوسروش هیچ فەرقێک بکە ینی هەز ناکا کە ئەو لەو زیاترە ئەو دکتۆرە ئەو کەسێکی ترە ینی هەمووی ئەبێتەوە بەیەک هەمووی ئەبێتەوە بەیەک خێزان لە ناوسروشتە و ئەشتوانم بڵێم هەر وەرزشێک ئەەکەی تاکەشتەکە وەکو خواپەرستی بۆ خودی خۆتیەکەی یعنی تاکەشتە تۆ بۆ کەسێکی تری ناکەی ئێستا ئەم شاخەوانیە یان کاتێکەچیتە هۆڵێکەوە یان هەر وەرزشێک کاکەی بۆ خودی خۆتە من نایبەخشم بە تۆ تەنها بۆ خۆمە وەکو خواپەرستی چۆن ئەیکەم ئەوەش هەروایە لە ساغ بن بەڕێزن سنووەکان سەرچاوم بەڕێزن نەمردم من ئەگەر جار بێتم نەچم شار بێ هەتا ئەو خوار بێتم دەروونم خاڵیا وەگێنەی دەناڵێم هەوارێکی چپر هاوار بێتم بیناییم کوێر هەڵنایە بڕووی کەس یەک دڵێ بزمار بێتم قوربان بەخێر بێم بۆ پێنج پاستەکەم بێوی یاخوایەوەش بەخێر بێت بژێت بەسەردان هاتوون یا ئەسڵ خەڵکیێرە بەسەردان هاتوین ئەسڵ خەرکی ئێرەین بەڵام هاتین بۆ دەنی لە خزمان و عشرەتەکەین وەگەڕێنەوە زیاتر ئاماژتان چییە لە سەردانکردنی پێنجێن وەڵا ئیتر پێنجێن کۆمەڵایەتیە تەقریبا ئێمەش لەبەر کۆمەڵایەتەکە سیلەی ڕەحم بەر ناتین ئینشاءڵڵا باسە شتکڕین و کاڵاکڕینەوە شتان هەیە ئارە وەڵا قاچمان کردواتین بە چین دیکەین نەبوو بۆمان نەکرا کڕیمان لێرە تەوا سێشتمان کردو و شەڵا بەرەو سلێمانی ڕێ بەدەلەوە با بڵێن شوێنێکی بەکەیفە بەیانی شوێنەکە بۆ سروشتەکەی بۆ تەبیعەتەکەی گونجاوە وەڵڵا پێنجێن لە هەموو سروشتەکەی گونجاوە بۆ هەموو شتێک ئەی بابڵێن کەلوپەلانەی کە ئێوە دەیکردن تا چەند کەلوپەلێکی هەرزانن وەڵڵا باشن ئیستا ئەو ماستە بەڵێ ئەوە لە مەریوان دروستە کرێت بۆ ناو خۆیە کە ئێت بۆێرە ئێمە ژێکردن بۆ ناو ئێرانە بەڵام یەت بۆێرە ئێمە ژێکردن ئەمە دوکانارە خزممە هەموو جاریە مشتی لەیەکردن ئێستا ئەمڕۆ چی کڕی ئەمڕۆ وەڵا مریشک و
ئەو ماستە لەگەڵ ئەو سابوونەش ئەو بە شتەکانیان هەرزانترەوانە شتەکانیان فەرقی هەیە بەڕاستی فەرقی هەیە بەڵێ وایە دەستەکانە خۆش بێت سارە خۆش خەسەم بەو شەربەتی دیداری پاکت شەرابێم عەینی ژەهری مارە بێتۆ لەکێن تۆ خار و خاز گۆڵزارە بێ من لەکێن من خەرمەنی گۆڵ خارە بێتۆ لەکێن من باوجودی ناس و ئەجناس کەسی تێدانیام ئەم شارە بێتۆ بەرنامەی ئەم جاری لە پێنجۆنەوە کۆتایی هات هیوادارم لەم بەرنمەیەدا توانی بێتمان بەشێک لە ژینگە و تەبیعەتی ئەم شارە جوانەمان پێناساند بن تەندروست بن و کاتێکی خۆشتان هیواخوازم. عشقك